ئەمە بڕێتەوە کۆتایی پێ بە هیچ نەبێ. ئێمە داواکاریمانەیە لە زۆر بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم کە کارێ بکات کە بە زووترین کات ناوەکان بێتەوە وەکوەوەی کە ئێمە ئەگەر وەکو دەرچۆی دانەمەزراو ئەگە بڕیار بێ چەند مانگێکی تر دامەزر لە فەرمانگەکان بەڵام بە هیچ نەبێ بە زووتری کات ناوەکانەوە بێتەوە یعنی بەڕاستی نەجاتمان بێ لە حاڵەتی دەرونیە یعنی بەڕاستی توش حاڵەتێکی زۆر دەرونی خراپبووین داواکارم سەرۆکی حکوومەتی هەرێم یعنی بە زووترین کات کار لەسەر و پاکەنەوەکانمان بە زووترین کات ڕابگەنرێ. چ جەنابی پارێزگار چ بەندە بە دووادار چوونمان هەیە لەو ڕۆژەوەی کە ناوەکان چوونەتە ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئەنجومەنی ڕاژە لەسەر خەتین بۆ ئەوەی بزانین ئەم ناوانەکەی ئەگەنەوە بە ئێمەکەی فەرمانەکانیان بۆ دەرەچێت لە ئەنجومەنی ڕاژەوە و یعنی ئەوە نێوی هەمالمان کردوێ ئێمەش ئەوەی دەسەڵاتی ئێمە هەبێت لە سنووری خۆمان هەر ئەوەندەیە کە جێبەجێمان کردو تاکیدمان لێ کردوونەتەوە. ئێمە وەکو نوێنەری کاندیدانی دانەمەزرا لە پارێزگای هەڵەبجە شەهید هاتوونە ئێرە داوای مافی خۆمانەکەن مافی ئەو 500 کەسێک کە کاندینە بۆ دامەزراندن بەداخەوە ناوەکان زۆر دواکەوتووە ناوەکانیش ئەنجومەنی ڕاژەمە ڕێکارە یاساکەیان تەواو بووە و ئامادەی ئەوەی بخرێتە بەردەستی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی موافقی لەسەر بکە ئەو ناوانە ئەعلان بکرێت ئێمەش داوامان کردووە ئەم ڕێکارە تۆزە سەرای بکرێت چونکە بەڕاستی ئەم قوتابیانە هەمویان لە قەلەقی و بێتاقەتێکی زۆردان ماقول نییە لە پاڵی ئێمە بە تەسکیە حیزبی کۆمەڵی خەڵک دامەزرا 28 کە لە عنوانی شادەکەیانە هەندێک کەس نووسراوە نەخوێنەوارەوە ئەوان دەستیان کردووە بە دامەزراندن و خەریکی لە دایرەکانە دەوامەکەن بەڵام ئێمە هەتاوە کەستە لە چاوەڕوانیان ماوینەتەوە داواکەن ئەم پرۆسەیە سەرای بکرێ و ئەم قوتابیانە لە چاوەڕوانی و قەلەقی ئەمە بڕێتەوە کۆتایی پێ بە هیچ نەبێ.